یەکەمین خولی پێگەیاندنی ڕۆژنامەنووسی ئەکادیمیای نالیا کۆتایی هاتوو بەشداربوانیش بڕوانامیان پێبەخشرا. خولەکە ماوەی مانگێک بەردەوام بوو، تیایدا فێرخوازان بە پراکتیکی ئاشناکران بە هەموو بوارەکانی کارکردنی تەلەڤیزیۆنی و ڕۆژانە فێرخوازان ڕادەهێنران و بە مەیدانیش کاریان لەسەر دەکرد. لە کۆتایی خولەکەشدا وەک لێپرسراوی ئەکادیمیاکە باسی کرد، لەو هەڵسەنگاندنەی بۆ فێرخوازەکان کراوە پلەی زۆر باش بەدەزاتووە. ئەوەی کە ئێمە تەسەوڕمان نەکرد، ئەوەی کە ئێمە نەخشەمان بۆ دانابوو، زۆر لەوە زیاتریان بەدەستێنا، زۆر لەوە زیاتر فێر بوون، توانایشی باشیان نەبوو. کارمەندانی کە لێرە تەخەڕوجیان کردووە، هیوادارم بتوانن لە ئایندەشە لە بواری میدیایە کار بکەن و سەرکەوتوش بن. بەشداربوان کە ژمارەیان سینۆ فێرخواز بوو، بە گرنگیەوە باسییان لە خولەکە کرد و ئاماژەیان دا بەوەی کە بەهۆی خولی پێگەیاندنی ڕۆژنامەنووسی ئەکادیمیای نالیاوە ئێستا دەتوانن بە پراکتیکی لە بواریکاری تەلەڤیزیۆنیدا کار بکەن. من وەکو خۆم ئیسفادەیەکی زۆرم لێ کرد و بەگشتی یعنی بڵێن ئەتوانین لە دەستگایەکی ڕاگەیەننا کارکەی بەڵێ ئەمە وەکو ئەزمونێک وا بوومەوە، ئێمەی خستە سەر ڕێگاکە. ئامانجی دامەزراندنی ئەکادیمیای نالیا پێگەیاندنی ڕۆژنامەنووسی پیشەی و ئەکادیمیە. بەوتەی بەشداربوانی خولەکەش ئەکادیمیاکە لە یەکەم خولیدا توانی ئەو ئامانجی بێنێتە دی و ئێستا هەر کامێکیان دەتوانن لە هەش بواریکاری تەلەڤیزیۆنیدا کار بکەن. لە سەرەتادا یان پێش ئەوی بێمە ئەو خولە هیچ شارەزایەکردن نەبوو لە هیچ بوارێکە، یان لە ڕووبار ڕاگەاندنە ئەسڵەن شارەزایم نەبوو، بەڵام ئێستا لەخوا بەزیاد بێ ینی لە هەشت بوارەکە هەم بە باشی خۆم تیا ئەبینمەوە و کاتێکش کە سیڤیش پێشکەشەکەم هەشت بوارەکە ئەخەمە ڕوو، شارەزایم لە هەشت بوارەکە هەیە بەڕاستی. یەکەمین خولی پێگەیاندنی ڕۆژنامەنووسی پیشەی ئەکادیمیای نالەلەیەکی حەودەستی پێکرد و خولەکەش یەک مانگ بەردەوام بوو. خولەکانی ئەکادیمیاکەش بەردەوامی دەبێت تا لەو ڕێگەیەوە هەنگاو بنرێت بە ئاڕاستەی گەشەسەندی بواری میدیا و پێگەیاندنی ڕۆژنامەنووسی ئەکادیمی و پیشەیی. هاوکار یاسین، NRT، سلێمانی.